کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەجیل کراوە بەڵام من پێم وایە هیچ پاساوەک نەماوە بەڕاستی ئێستا دەبێت لە دوو سێ مانگی داهاتوو کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەگەرێکی لێ بکەوێتەوە دەبێت کۆنگرە بکرێت و دەبێت گۆڕانکاری ڕیشەیی بەسەر سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شێوازی کارکردنی ئەم حیزبە بە خۆیدا بچێتەوە و لە هەڵەکانی ڕابردووی کە کردوویەتی دەرز وەربگرێ و دەبێت بەرچاوڕوونیشمان هەبێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی خەڵک و لایەنگرانی یەکێتی دڵنیاکەینەوە کە ئێمە بە بەرنامەیەکی تازەوە دێینەوە ناو سیاست و ڕوویایەکمان هەیە ئەگینا بەو شێوازەی یەکێتی بەڕاستی بەرەو دارمانە ڕوا بۆ ئێمە ڕێگە نادێن بەڕاستی چیتر چاوەڕانی کەس ناکەین دەبێت بە پێی پەیڕە و ئەو کۆنگرەی ببەستێت من پێم وایە چەندی پرۆژە لە پێشووترە لیژنەی کۆنگرە هەبووە ئامادەی کردووە هەموو شتەکان بڕاونەتەوە هەم ئەنجومەنی ناوەند هەم ئەو لیژنەی کە لیژنەی کۆنگرە بە بەشداری کاک حاکم قادر و ئەو برادرانی تر کە لیژنەکەیان هەموو شتەکانیان بڕاندۆتەوە تەنها ماوە ڕۆژی کۆنگرە دیاری بکرێن پێم وایە لە ماوەی هەفتەیەکە دەتوانێت ئامادەکاریەکان بکرێت